ئیمامی تاووسی کوڕی کیسان دەفەرمێت هیچ شتێک بەقەی قوربانیکردن لە خوای پەروەردگار نزیکمان ناکاتەوە. قوربانیکردن ئەبێتە سەبەب وەکاری ئەوەی کەوا لە خوای پەروەردگار نزیک بکاتەوە. قوربانیکردن سنەتێکی گەورەیە. پیغمبری سرورمان صلی الله علیه و سلم فرمید من وجد ساعة فلم يضحي فلا يقربن مصلانا. هر کسی ثروت و سامانی هەیە، هەر کسی ئاژەڵی هەیە، هەر کسی توانای هەیە قوربانی ئەنجام بدا. کە قوربانی ئەنجام نادا نوێژی جەژنە نەیە لەگەڵ ئێمە نوێژ بکات، نەیە لەگەڵ ئێمە ئەو مەراسیمە گەورەیە ئەنجام بدات. بۆیە ئاگادار بە هەر یەکێک لە ئێمە خوای پەروەردگار ماڵ و سەروەت و سامانی پێبەخشیوین کەم تەرخەمی نەکەین، ڕەزیلی نەکەین لە قوربانیکردنە. پیغمبری خوا عەلەیهی سەڵات وەسەلام 10 ساڵ لە مەدینەیە بوو، هەموو قوربانی ئەنجام داوە. 10 ساڵ لە مەدینەیە بووە، هەموو ساڵێک قوربانی ئەنجام داوە، ڕەزیلی نەکردووە لە قوربانیکردنە. پاشان قوربانیکردن یەکێکە لە دروشمەکانی ئیسلام. ومن يعظم شعائر الله، هەر کەسێک دروشمەکانی خوای پەروەردگار گەورە و پیرۆز و گەورە ڕابگرێ فإنها من تقوى القلوب. ئاگادار بە ئەوە تەقوا لە دڵتایە کەوا دەست تێی ئەچی حەیوانێک ئەکڕی ئەیکەی بە قوربانی. ئەوە نیشانەی ئەوەیە کەوا تەقوا لە دڵتا هەیە.